پاڵەوانێتی شمشێربازی یانەکانی کوردستان لە شاری سلێمانی کۆتایەتی و یانەکانی ئەفرۆدیت لاکچان و کەرکووک لە کوڕان توانیان نازناوەکە بەرز بکەنەوە. دوای زیاتر لە 5 ساڵ چاوەڕوانی یانەکانی کوردستان بە یەکەمین پاڵەوانێتی شمشێربازی شاد بوونەوە و کوڕان و کچانی یانەکانیش ڕکابەری نازناوەکەیان دەکرد. بە بەشداری 4 یانەی کچان و 12 یانەی کوڕان ڕکابەریەکان لە هۆڵی کۆلیژی پەروەردەی وەرزشی زانکۆی سلێمانی بەڕێوەچوو. بەرپرسانی یەکێتی شمشێربازی کوردستانیش لەلایەک دڵخۆشن و لەلایەکی ترەوە گەشببینین. ڕاستی ئاستی یانەکان هەرچەندە ئەمەندە ینی یاریمان نەکردە، بەڵام ئاسی یانەکان ینی زۆر باشە و بەرە و باشترش ئەوێ. بەڵێ یاریزانەکان ئاسیان دابێت زۆر دابەزی بە تایبەتی یانەکانی هەولێر و سلێمانی و دهۆک. ئینشاءڵڵا زۆر گەشتبینیم لە ئاتونی ئەم یاریەکە، چونکە ئەو کەسانێک کە لە یەکێتی ناوەندی شەمشێربازی کوردستان ئیش دەکەن لەگەڵ یانەکان هەمویان یەکدەنگن و لە پاڵەوانێتیەکەدا تەنها 4 یانەی کچان بەشدار بوون. بەهۆی پشتگوێخستنی یاریەکە و نەبوونی پاڵەوانەتی یاریزانان بە کاریگەری دەزانن بۆ سەراستیان و بە تایبەتیەوە یاریزانانەی کە ماوەی چەندین ساڵیشە یاریەکە ئەنجام دەدەن. من وەکو یاریزایکی شمشێربازی کە یاریزانێکی تازەم ئەوە 2 ساڵمە بەشداریەکەم، بەڵام وەکو ئەو یاریزانین کە چەند ساڵێکە یاریەکان هەمویان ئاسیان زۆر دابەزیەوە لە چاو پێشتر کاڵێن بەژای بتۆڵی ئاسیامان کردووە، بەڵام لێرە ئەیان بینین کە هیچ ئەو ئاستیان نییە. ئەنی ئاستی بۆ نمونەیەکێک باشتر کە تازە دەستی پێکرد بێ و لە کۆنەکان. ئەکید هەردووکێتی نەبوونی پاڵاوانێتی بەڕادەیەکی زۆر کە پاڵاوانێتی هەبێت یانەکانیش وایان لێت کە پێشگیری یاریزان بکەن، بەڵام کە پاڵاوانێتی نەبوو یانەکان ئەو نەیتر ئەو یاریە بەر و دواوە ئەبن. لە کوڕانیشدا 12 یانە ڕکابەرێکی بەهێزیان دەکرد. بەشێکلاری زانان دڵخۆشن بە دەست پێکردنەوەی پاڵەوانێتیەکان و بەشێکی تر لە یاریزانان ناومێدن لە یاریەکە، چونکە لە هەندێک لە پارێزگاکانی کوردستان بە تەواوی یاریەکە بەرەو نەمان دەچێت. وەکو کردنەوەی ئەم پاڵەوانێتیە باشترە لە بۆ هەموو یاریزانێک کە ئەگەر یاریزان هەبێ بێگومان دەبێت پاڵەوانێتی بکرێتەوە لەوەی کە تێدا سەرکەوتوبی. ئەمەش وەکو یاریزانان کە هاتین بۆ بەشداریکردن ئەم پاڵەوانێتی حتمەن پێخۆشحاڵین کە هاتین بۆ سلێمانی و بەشداریکردن. هەتا ئاستەچی مام ناوەن کەمتر لە مام ناوەن بەڕاستی زۆر پشتگوێ خراوە. ڕاستیە بە چەند ساڵێکە بەتۆڵێت مبارزێ نەبووینە یەت ڕاوستاندین بەس الحەمدولیلا بخۆشحاڵی و جارێکا دیڤە بوو بەلکی ئینشاءڵڵا هێشتا بەتۆڵەڤە بن جارێکا دی مستەوا بلند بیتن. ڕاستی هەند گرنگی پێ ناهێتە دانل دهۆکێ یاکێمە گرنگیاوێ چونکو فەریق نینن. دوای ڕکابەرێکی بەهێز لە کچاندا یاریزانانی ئەفرۆدێت پلەکانی یەکەم و سێمیان بەدەست هێنا و پلەی دووەمیش بۆ یانەی کلدان بوو. لە کوڕانیشدا یاریزانانی یانەکانی شاری کەرکووک پلەکانی یەکەم و دووەمیان بەدەست هێنا و پێشمەرگەی سلێمانیش پلەی سێمی بەدەست هێنا. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمان.